خەڵک هەیە وەڵڵا نوێژەکە خۆم بیستومەتەوە پیر ئەزان نەڵێ چی ئەڵێ بۆیە من هاتوچۆی مزگەوتەکەم لەگەڵ ڕەفیقەکانمە ئەوە قسەی بووە بۆ ئەوەی نەڵێن ئەندامانی ئەو حیزبە نوێژ ناکەن. بنچینەکانی نیفاق سێشتە. یەکەمیان اختلاف الظاهر والباطن، دەرەوە و ناوە و پێچەوانەی یەک بێ. یعنی زوبان و جەستەت شتێ بکات دڵی لەگەڵیان نەبێ. زوبانت ئەمر بە چاکە بکە نەهی لە خراپە بکە، جەستەت نوێژ بکە عیبادەت بکە ڕۆژوو بگرێ، بەڵام دڵی لەگەڵیان نەبێ. دڵی بۆچی ڕۆژوە کاگرێ ڕێجی بۆی زەعیفم بۆچی تر نەخۆشی لێم دوورکەوێتەوە پارێزراوە بی لە سەرەتان عیلم واڵێ ئەی لەبەرەوەی لەبەر ئەڵڵا نییە جەلە جەلاله کابێ بۆ ئەڵڵا بێت. ئەڵڵا جەلە جەلاله فەرمێ ئەسەوم لی، ڕۆژوو بۆ منە، مەیە بە کەسی تر، مەیە بە هیچ شتێکی تر، مەیە بە هیچ مەسلحەتێکی تری دنیای خۆت، مەیە بە هیچ بابەتێکی تر، بۆ ئەڵڵا بێ با جەلە جەلاله. بۆیە لەوە بڕۆ بۆ هەموو عیبادەتەکانی، هەر هەمووی ڕووکەش عیبادەتی ئەڵڵایە، بەڵام لەناو دڵیە بۆ غەیری ئەڵڵایە. خەڵک هەیە وەڵڵا نوێژەکە خۆم بیستومەتەوە پیر ئەزان نەڵێ چی ئەڵێ بۆیە من هاتوچۆی مزگەوتەکەم لەگەڵ ڕەفیقەکانمە ئەوە قسەی بووە بۆ ئەوەی نەڵێن ئەندامانی ئەو حیزبە نوێژ ناکەن. باش ئەی ئەڵڵا جەلە جەلاله ئەو نوێژە کە ئەڵڵا جەلە جەلاله فەرمێ ئەقیمی الصەلاتە لذیکری، تۆ بۆ ذیکری حیزبەکەی پڕ بەسەر والله لەبەرەوەی تەقاوتێکیە بندیوارێکیە ئەوە قسەکەی بۆ ئەوەی بڵێن ئەندامانی ئەو حیزبامی نوێژ کرد بۆ وەڵڵانە. باشە یەتیش لێرە بوهتانە بەخشێتەوە تۆمەتە بەخشێتەوە بە من و بە هەر کەسێکی تر کە وەکو خۆی بیر ناکاتەوە. والله 10 ساڵە هاتوچۆی مزگەوتەکە ئاوا هەیە. باشە ئەوە خەڵک ئەوە اختلاف الظاهر والباطن، نوێژە بێ بۆ ئەڵڵا بێ جەلە جەلاله، عیبادات بەگشتێ بێ بۆ ئەڵڵا بێ. ئەو بۆ چیکە؟ بۆ شکۆی حیزبەکە. باشە بۆ خەڵکێکە ئەو دزە کە ئەو بندیوارەی خوا ئەو تەقاوتیەی خوا ئیگیفانی تۆیە دزی بێتی کێ بۆی دزیەوە مەسئولەکەی کە بە ناوی حکمەوە حکمی تۆ ئەکە. باشە ئەو دزانە کە زۆر زۆرن لە ناو مزگەوتەکانە، زۆر زۆرن لە کوچە و کۆڵان و بازاڕەکانە، کورەبانەڵێم کەم ماڵ هەیە تیای نەبێ. ئەلەو جۆرە دزە درۆزنانە لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى پڕە. جایتر وەرە تۆ لۆمەی ئەمە بکەی یا لۆمەی مەسئولەکەی بکەی یا لۆمەی سەرۆک و سەرکردەکەی بکەی کە ڕێبازی ئەو سەرۆک و سەرکردەیە لای ئەو دینە خۆی هاواری کردو حەزەکەم لە پشتیەوە حەشر کرێ. باشە دەی لعنەتی ئەڵڵا بدگرێتەوە لەگەڵ ئەوە لە پشتیەوە حەشر کرێ. ئاگادار بن. بۆیە حاڵی ئێمە وایە هەر لە جێی خۆمانین ناڕۆینە پێشەوە هەنگاوێ ئەوە نەمان لە ناوان. منافقین گەورەترین ئافاتی ئومەتن. باشە کە تۆ ئەبینێ ئامەنە کە چوویەوە بۆ لای شەیاطینەکەنی ئینا مەعەکم، ئێمە لەگەڵ ئێوەی. ئەو بۆ ئەوە ئەچین بۆ ئێوە جاسوسیتان بۆکەین، بۆ ئەوە ئەچین بۆ ئێوە ڕووی ڕەشی ئێوە کە 30 ساڵە هەدانە سپیکەینەوە، بۆ ئەوە ئەچین ئاواڵێ کە ئەچنەوە بۆ ناو مەقەڕەکانیان و بۆ لای بەرپرسەکان. ئەبێ ئاگاداری ئەمانە بی، ئەبێ ئەمانە بە قێزەون بزانی، بە پیس بزانی، دوورکەویتەوە لێیان، ڕێی مزگەوتیش لەگەڵیانان نەڕۆی. ئەڵڵا جەلە جەلالوه فەرمێ فأعرضوا عنهم إنهم رجس، پیساین دوورکەونەوە لێیان. چێ بەتەمای بۆن کەی هی پیسایی یا تێتەوە بسوێ پیسایی بۆ لەگەڵی هاتوچۆکەی. هەندێک پیاوی پیاوانە ئەبینی لە ڕێی مزگەوت لەگەڵیانە ڕۆن و دێن وەرە لا چۆل دوورکەوەرەوە با پیسی نەدگرێتەوە. ئەگەر ئاوا عقوبەی بەی هەڵبەت یا ئەچێتەوە بەخۆیە یا دوورەکەوێتەوە لە مقەدەسترین جێگای تۆ کە مزگەوتەکەتەوە، ئەچێتەوە لە قێزەوەترین جێگای دنیا کە مەقەڕەکەیەتی لەوێ بۆ خۆی لەسەر پیسایەکەی هەڵەنشێ. ئەبە ئاگادار بە ئێمە ئەوانە خواردویانین کە ڕاست ناکەن لەگەڵ لا ئیلاها ئیلا الله، کە دێنە ناو مزگەوتەوە ماڵی ئەڵڵا بە درۆ دێن. ئەوە مەبەستەکانیانەوە نیازەکانیان جگە لە هەزارانی تر لە مەبەست و نیازی گڵاو کە ئێمە نایزانین. چکە ئێمە عالیم نین بە دڵەکانیان مەگەر ئەڵڵا جەلە جەلالوه بۆمان دەرخەو بۆمان کەشفکە. بۆیە ئاگادار ئەفەرمێ یەکەم بناغی بریتە لە چی؟ دەرەوە و ناوەی جیاواز بە.